دستت و دستم شانت و شانم مسوری مستان مسوریان دستت و دستم شان و شانت مسوری مستان مسوریان هر خم و قروان تو بکشانت مسوری آمان مسوریان هر خم و قروان تو بکشانت مسوری مستان مسوریان درد ولیم درد درد بالا کی برز ولیم درد ولیم جان درد ولیم درد بالا کی برز ولیم درد جاویلی مست ولیم درد جاوا کی مست ولیم املايو املا يتكام سوك الله دسام لا يتكام املايو املا يتكام سوك الله دسام لا يتكام خومن يغسيري كونيم هوالي شيخان يتكام خومن يغسيري كونيم هوالي شيخان يتكام جنب نوری بادا کشمی ظلمتی تقوانکم جیب کم بشم ایجی و جاری غمی کیوانکم جیب کم امان 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 عزيزم عاشق عالم لغمات شبكة مقارنا نالم لغمات شبكة مقارنا نالم لغمات طاقة متعبي لا يجرانتو طاقة متعبي لا يجرانتو جان شيرين وقربانتو جان شيرين وقربانتو عزيزم عاشق عالم لغمات شبكة مقارنا نالم لغمات شبكة مقارنا نالم لغمات راستی پرشه خلق نفسی دگرتانا بربایی با استاکنات چکیای جیانات نیوی مایه او کی بول برداری بینات دیگه بر ندار دورین تشت که گوارا دلی تر باندو چو آبا
ew ki bulber derî bêhna te digir bermedan porên te şet kir o bala dilê te revand û çavan كمي نمام باو كريدنمو ولا صورة كمي نمام باو كريدنمو Ani çişahun mam diden gulsatan Ani çişahun mam diden gulsatan Ya diyareke namam hevraman kerdin يا ديارك نمام هرامان كده نمام نمام عزيز نمام كينو نمام نمام عزيز نمام كينو ولا صورك نمام ما كريد نمو ولا صورك نمام ما كريد نمو مهفدون اسكر بن دارا evine دل من حسكر çav berda girine عشقا مگرانه وک یام موزینه بجهزم بیجه سترانه کبینه عشقا مگرانه وک یام موزینه بجهزم بیجه سترانه کبینه یارا من دلالا من جیان لگل تخوشه یارا من دلالا من چبکم بختی من رشه یارا من دلالا من جیان لگل تخوشه یارا من دلالا من چبکم رجا من رشه Evina dil zore matun zani Dilem digri çavim digri min yazani Evina dil grane matun zani Dilem digri çavim digri min yazani گوژم لی دیارا وی وی زارا گیان دیدن زارا و ببرزی گوژا خملت لم دایا وی وی زارا گیان دیدن زارا و ببرزی گوژا خملت لم دایا وی وی زارا گیان دیدن من دور و تاج دور هر دکمان دورین وی وی زارگیان دیدن زارا من دور و تاج دور هر دکمان دورین وی وی زارگیان
ای وای زاره گندیدم زاره خدا دزانه با یک مجبورین ای وای زاره گندیدم زاره دچ مسلیمانی گوی جمله دیاره ای وای زاره گندیدم زاره دچ مسلیمانی گوی جمله دیاره ای وای زاره گندیدم زاره ببرزی گویجه خمل دلم باره ای وای زاره گندیدم زاره ببرزی گویجه خمل دلم باره ای وای زاره گندیدم زاره من يسيري تونيم هواني شيخانتكم ومن يسيري تونيم هواني شيخانتكم اي اولر بشتي يا نوان استقالا يا اولر بشتي يا نوان استقالا يا ويا قلم خوشاوي مالي يرمي تدايا ويا قلم خوشاوي مالي يرمي تدايا قلم سفين بارمبر يا ركم حباي خستسار قلم سفين بارمبر يا ركم حباي خستسار بخوياتي بو سيران مني كروا دار بدر تو هر تونک بی با من تو نبی لبیرت نکم گرمنت بوه یا منت نبه یا کناسی تو به دنیا ندم دستی چه دگری اوماتی چه دکای لبیرت نکم تو هر للای من کسی کمی هرم کسی که و دنیات ندم عاشق ما بتشاوي من دل مالي خموجانا هنقوماني بو هوارم رقام دركو بيابانا اللي باكد بمن ما دام شروي عمر مشاكلنا هردو چاوم وقاویتان هردو چاوم وقاویمان لسر رقا ختیز ماوان چون خم نخوم باواناکم قربی دلم باجیما چون خم نخوم باواناکم قربی دلم باجیما ای مانگ منو ترد و هاو دردین هر دو گرفتار یکی سردین ای مانگ
aman aman لپاش مرگم چه فایده بی سر قبرم لباشی ون آی حتی ماوم نفاز بفرما تو نبی حالم نفاز بفرما تو نبی مالم صجار بنالم نمالم داوینا گنجی دنیا ای هاور نمام نمالم داوینا گنجی دنیا ای هاور نمام 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 زور جوانا بوشی خومانا ای هاور نمام جگی جیانا بابم رم نمام گیلم هن لطا یان طاقم یارکمی یارکم دوی یان عسل زاده بو یا شغیام الله دیا بگ زاده بو سوزی کالبی آی سوزی مالکمی گیلم هن لطا یان طاقم یارکمی گیلی لطا آی طاقم یارکمی الباغ من بوز الاسلام اي بالبريد نقول اسلام اي بالبريد نقول اسلام شلمسي بوي باغو بستان ويران ازل مالام خيران هاي بالبريد خذن علي فخي تيران هدي كله نخوشكي پر بحاله هوله مريكا دايكن هوله مريكا زاركن هوله كلي شامي بوكان هوله بخوين وشيدان تنابي خكر برخدان هوله كلي شامي بوكان هوله بخوين وشيدان تنابي خكر برخدان هوله هوله آگیر سرهلدانه قلایی برخدانه هلینا عگیدانه هوله آگیر سرهلدانه قلایی برخدانه هلینا عگیدانه هوله این نزان لو باری گرانه آبکی بوشلو نملوانه ما این نزان لو باری گرانه آبکی بوشلو نملوانه نبکشتنا خلاص نپشمانم های نپشمانم نپشمانم دیار شیلوب تحلی آزانم های تحلی آزانم تحلی آزانم نبکشتنا خلاص نپشمانم های نپشمانم ای جان جان سمیره
برمن را بس ببوره ای جان جان سمیره برمن را بس ببوره کلا دلی کی رو دیره من تو دلی ببوره کلا دلی کی رو دیره تو دلی ببوره سمیره ای جانی جانی وره سینگی تسبیه مرمره سمیره ای جانی جانی وره سینگی تسبیه مرمره دينا قنجي دنيا بالله توم دوي دايبة تاقي تانيا ضلكم باواونو باواني باواونو مرحبا يا وكا سرهردو شواونو مرحبا يا وكا سرهردو شواونو نما من عفار هدمنا يا ديوانم اي هوار ديوانم كرت مني خوش ويستي ام زمانم اي هوار زمانم استتاني روحكم لسينام وداربن لسينام وداربن قرياش نبالاي ام دنيا مرهامي ام دنيا مرهامي جناوتتنا بينا بقوراني قياد الشوب ودوري من زور قريابي بلام تبكم اخ كانت وانم نوت بينم بير بزمانم لم ببورة لم ببورة لم ببورة لم ببورة لا مو أهانج الشوانب نطينا ويد بديلك ري ليلا كاني لبيداستم ببادري سيتو دبريت سڵاو هاوڕێیان بەخێر بێن ئەمڕۆ ئێمە لە چای کۆڕەکین جەوێکی سارد و خۆشی هەیە من خۆم دەرباز ساردیم زۆر پێخۆشە لەگەڵ هاوکارانم خاتودینا و میرا و جەنابتان و سەرجەم ستافی کوردستان ستار هاتوین ئێستا لەگەڵ یەکێ لە گروپی خاتونەکان حەزمان کرد قسە بکەم جەوتان چۆنە لێرە؟ خۆشە پێتان خۆشە ئێمەکە وەکو گەشتێک حەزمان کردووە گۆڕانکاریەک بکەین لە ستافی کوردستان ستار ئێوە بێنینە ئێرە و پێکەوە بتوانین جەوێکی خۆش دروستکەین بزانین چیتان ئامادە کردە بۆ قۆناغی سێیەم بەڵێ باش ئامادەکردن ڕاست باشە من لە بەرنامەکە دینە وتم ئەگەر بە باڵا بووە ئەبێت ئەم یەکەم بێت باشە میرە گیان چۆنی تۆ هەستت چۆنە بۆ چونت چییە چۆن خۆت ئامادە کردو بۆ قۆناغی داهاتوو هەڵا زۆر خوشحاڵم بۆ هەموو شتێک دەستان خۆش بێ هەموو شتێک زۆر باشە و تەلاشی خۆم کردو ئینشەڵڵا بزانین چیە بێ کوردستان خان تۆ چ دەڵێ
بەڵام بەس پرسیارێکم هەیە لە مامۆستا کاتزاهر دەمەوێت پێ بڵێم حەز لە چ گۆرانیەکە بڵێم بۆ قۆناغی سیام من وەک خۆم هەموو گۆرانێکی خۆشم پێ خۆشە دەمێنێتەوە سەر ئەوەی کە تۆ چەند بتانی گۆرانێکی باش بڵێ ئەدایەکی باش بە ڕتمێکی باش ینی بتانی حسی خۆت بگەێنیتە دڵمان ینی ئێمە کە گوێمان لێگە فعلەن لە هەستە و هەست بە هەستەکانی جەنابەت بکەین و ئەو گۆرانیش گرنگە کە جەنابەت پێت خۆشە پێت خۆشە حتمما لەوانەیە ئێمەش پێمان خۆش بێت کەوتوتە سەرنەوە ئەوەی تەزەوقی لێجنەکەش جیاوازە 5 کە سینێما دانیشتووی ینی هەرێکەمان لاوانێن و ئەستایەکی پێخۆش بێ هەیە گۆڕانکاری پێخۆش نییە لە تەکنیکی گۆرانی هەیە حەزی لە ئەدای نەرمە من وەک خۆم زۆرتر هەمیشە ژوتومە ئەحساسم پێ گرنگە یعنی ئەو کەسێک کە بە ئەحساسەوە گۆرانی بڵێت بۆ من نقطەیەکی ئیزافیە بێت میرە تۆ چی تێ بۆ بەشداربوانە؟ سەرەتا بەخێرات نییە وڵایەکتانەکەم خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵ هەموو ئەو گروپەی کە بەشدارن لە کوردستان ستارە لەگەڵ یانین بۆ گەشتێکی وە کە ئەومان جەوێکی خۆش لێرە بەرینە سەر و بتوانین گوێیان لێ بگرین و لە نزیکەوە و هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن خۆیان باش ئامادە بکەن بە قۆناغی سێ و سپاسی ئێوەشەکەم سپاس بۆ تۆش بێگومان دیناش لەگەڵ من پێشکەشکارە دیناتەوەکو ئافرەتێک خانمێک هەستت چۆنەکە ئەو خانمانە بینی بەشدارن لە کوردستان سار و سەرکەوتن لە قۆناغەکانی ڕابردووە دەستخۆشیان لێکام دەستخۆشی لە خانەوادەکانیانەکەم کە ڕێگەیان پێداون تا ئەمڕۆ بێن و هەروەها حەز دەکەم بڵێم گەشتی هوەری لەم کاتەیە دەربا زۆر گرنگە چونکە هەم لەم ڕیتم و لەم تام و چێژەی ناو پرۆڤەیتە دەرەوە ئیتر هەموو ڕۆژ لە بەرکە و گۆرانیە و دەیت لە تۆن دەرنەچی و یەت ئیسراحەتێکەکەی هەم خۆت ئاماداکەی باشتر بۆ ئەوەی کە لە قۆناغی دواتر کە دێتە قۆناغی دواتر تۆ بە گروتین و بە فرێشی یەتە ناو مەوزوعەکە هەمووشیان لوتیان سوور بۆتەوە سەرمایانە ئەنجا هەمویانە بینم هەمویان لوتیان سوور بۆتەوە ئەنجا کچەکانیش ئەوەی جێی سەرنجە ئەوەیە کە ئێمە پێشترمان نەتوانێ گەر سەفرەی مەکتەبیش وایە زەحمەت بوو لەگەڵ لە زانکۆکانیشا بەڵام دەستخۆشی لە خانەوادەکانیانەکەم کە ڕێگەیاندا بێنە ئەم شوێنە دووراوە لێرەش بەفرباریوە و سەرماشمانە و خۆشی شەوجەوە گۆڕین و خۆمان ئاماداکەین بۆ قۆناغی دواتر دینا داوای کۆپلەیەک گۆرانی دەکەم خاتونە باشە دڵی کچەکان نابێ بشکێن بابا دڵی کچەکان قەسەم باوای چاوی جوانە لە نێوجێ حێڵان سوڵتانە جوان ڕێزاحب ئیمانە کە دەمرێ ساحب ئیمانە دەبێکەوە جوانی هەڵۆی سەر شاخ و گوێستانی خۆش چەپڵێکیان بۆ لێدەن ئاستی مستەوای هەرێک لە بەشداربووەکان یاخود بە عام چۆنە بینێت هەرچەند پێم وا بێت زووە بۆم پرسیارە بەڵام مامۆستا من ئەتوانم بەڵێم سەرەتا دینەخان ئاماژەی بە نقطەیەکدا زۆر گرنگ بوو دەستخۆشی لەو خانەوادەی بەڕێزانە ئەەکەم کە ئەم خاتونانەی پشگیری ئەم خاتونانن و ئەو خاتونانەی کە لە هەنگاوەکانی تریش نیانتوانی سەرکەون بەڵام هەر سەرکەوتوو بوون لەبەرەوەی مەرحەلە بە مەرحەلەیە بەڕاستی ئەمە چەند وەرزێکمان لەم پرۆگرامە کردووە بەڵام ئەم ساڵ کوردستان ستار باشترین دەنگی لە خۆگرتووە لە ئاستی گۆدەنگەکان زۆر ڕازیم و بەڕاستیش من مشکلەی ئەوەم هەیە ئێستا نازانم لەم 29 کەس مامۆستا محەممەد جەمیل 29 یاسیە نازانم 29 کەسە بۆمان زۆر زەحمەتە چۆن 8 کەس سەرکەوێنین یعنی زۆر زەحمەتە هیوادارم لێرەشەوە ئەڵێم هیچ کەسێک دڵی لە ئێمە نەیەشێ هەر کەسێکتان سەرکەوتن پیرۆزباییتان لێەکەین هەر کەسێکیش نەیتوانی ئێوە لە ناو 1050 کەس بگەنە ئەوەی 29 کەس بمێنەوە کەواتە زۆر باشن مستەوای دەنگتان زۆر باشە قۆناغی زۆر باشتان تێپەڕاندووە ینی دەتوانن لێرە بە دواوە
ڕێگای هوەر بگرنە بەر دەست بەکاری هوەری بکەن ئەمە ڕێی منە و من ئەوەی کە بینیویشمە ئاستی دەنگەکانتان وەکو خانمەکانیش زۆر زۆر باشە بەڕاستی من لێتان لازیم حەزیەکەم لەبەوە دووە هەوڵدەن میکسکەن لە بینی ئەگەر گۆرانی فەردیتان هەیە ئێستا هەنگاوەکان وایە کار کەسە گۆرانێک بخۆیڵێ بتوانن تێڵ کێشێک بکەن تەنوێک بکەن لەوەی بتوانن زیاتر ئەدای خۆتان پیشاندان بۆی ئێمەش بتوانین خاڵی باشتر بدەین سەرکەوتون بەدەست بێن زۆر سپاس فەرموو مامۆستا ئەمڕۆ یەکەم تۆپەڵە بەفر لە کێگری وڵای نەزان بەفری زۆر دیگە ئەگەر تۆپەڵێکە بۆ حازرکەی لە کێگری لە تۆ ئێگرم بۆ کاکە لە تۆ ئێگرم من یەکێ دەنگێ بزانم باشە بەخوا ئیتر زەختیان لێکەم لە لێژنە خۆش دەزانی خۆشت وای دەرباز لە مناقشەکانە دایما من و دەرباز کۆبینەوە یان مامۆستا محەممەد کۆبێتەوەڵین میرا ئەڵێ ئەو دەنگە باشە واستێکی بچووکی بۆکەین شانسێکی تری بنێ بە سیوادارم ئەوانیش باش خۆیانە کارتی سۆزی لای مامۆستا پێشکەشکار نابێت ناخۆی بە حەق وایە ئەو جارە خۆی یەک کارت نەماوە وەکو کارت نەماوە لاوانێ یەک زروفێک بێتە پێشەوانێ کە نەزانین چۆنە ئەو کاتە حاڵەتەشی بێ ئێمە دەرباز لە قۆناغی چوارەمە خۆی یەتەوە لای ئێمە دەنگەکان جا خۆمانە زین چیەکەین لە قۆناغی سێ بەڕاستی ئەگەڕێتەوە سەر بەهرەمەندەکان بە حەقیقەت هەموو هیلاکێک و هەموو یعنی ئەوەی کە ئێوە هەتا نابی بتوانن زۆر لە ئاسێکی بەرزا خۆتان ینی پشامدەن و بە باشی گۆرانی بڵێن چونکە ئێمە ینی ئەکەوینە حاڵەتێکی زۆر قورسەوە لە کاتێکە کە ببینین چەند کەسێک وەکو یەک گۆرانیڵێن هەمویان یەک مستەوەیان هەیە بەڵام ئەبێ هەوڵ بدەن ینی قەینە هەر کەسە و لای خۆی بتوانێت خۆی لەوە باشتر بکات لەوەی تر باشتر بکات بەڵام کارت زەحمەتە ئیلا مەگەر بەدەری مامۆستا باسی کرد دوو کەسکە وەکو یەک بن لە ئاسی گۆرانی وتن و ئاستیان وەکو یەک باش بێ ئەو کات احتیمالە ئەوەیەک هەبێت موساعدەیەک هەبێت ئەوەی کە یەکەم دەبێت دوو ڤیددیو کلیپ و گۆرانی بۆ دەکرێ بۆ تۆ شێکەین هەروەها سیارەیەکیش دەباتەوە یەکەم سیارەیەکیش هاتا یەکەم براوەی کوردستان ستار دەبێتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر بێگومان هەروەها تاکو ئێستا دیاریەکان کە هەن دوو ڤیددیو کلیپن دوو ڤیددیو کلیپ گۆرانی کە بە شێوەیەکی زۆر پرۆفشنال بۆی ئەنجام دەدرێ کەواتە دەرباز ساڵی 2021 ئەبێتە ساڵی کوردستان ستار یەک دنیا بەرهەمی تازە یەک دنیا هونەرمەندی نوێ یەک دنیاشتی جوان بە بەڵێیان بەنە خێر وەڵام دەرەوە دوێت لەگەڵ یەکەمی کوردستان ستار دەکەی ئەگەر بکرێت و مامۆستا ڕێگە بات و بتوانین ئەرە وەڵاقی چێکە پێم وابێکێک لە بەشداروەکان پرسیارێکی هەبوو باشە فەرموو پرسیارەکەی من ئەوەیە کە دەرنەچوین هاوکاریمان دەکەن مامۆستاەوەی کە دەرنەچێت هاوکاری دەکرێت پێی توانە هەرچێ بکرد بە من ئێمە بکرێت هاوکار دەبین ئەوە یەک بەڵام من دەڵێم لێرەوە کوردستان ستار بەردەوامە مرۆڤ دەتوانێت هەوڵ بدات من لێرە باسی گەنجێک دەکەم ئارارات لە 3 مەرحەلە بەشداری کرد ئەمڕۆ هونەرمەندێکی سەرکەوتووە لە ساحەکە گۆرانی دەڵێ لەبەرەوە کۆڵی نەدا هەوڵ بدەن شەرت نییە بە یەکەم جار شەر نیە بە دوم جار ئارارەت لە قۆناغی سێم بەشداری لە پرۆگرامەکەدا لە کۆڕکستار ئەو لەگەڵ گەنجێژیکە مڕەشەحی ئەخیر بووم کەما ئەمانەوە بۆ فێناڵ gelek xweş me ji bo îro ez tev beşdervana me tiştek xweş e îro em bikin em tevlê hevdine li gel ev de sohbet bikin tiştên xweş bikin yani tiştek xweş e ez gelek bêriya malbata xwe dikim dayka xwe dikim dayka me bi xwe rehmetî bûye em bêriya wî dikim bes û bavê min jî ew jî li Efrînê ye est e wala zor xweş bû yani hemî wek birayê min in براستی دەنگی دوان جی یعنی زۆر خۆشە شتێک خۆش بە ئیران بە هەفدەرا دەرکەتن ما شتێک خۆش کرد Nav gülügiye le 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 le
داره جیرو که غم روینو که ئەوڕۆ ڕۆژێکی خۆشە هەرچەندە ئایلەکەم لە گەرم نییە بەس لەگەر هاوڕێکانم ڕۆژێکی خۆشم بەڕێ کرد بەڕاستی یەکەم جارە ئاوایی بە تەنیا دێمە دەرەوە ئەو شتانە خۆشە گیری کێتیە دلی من خەوناکە بە چاوی من گیری کێتیە دلی من خەوناکە بە چاوی من چما دژمن دوورکەتی وێژەرون یا چاوێ من چما دژمن دوورکەتی وێژەرون یا چاوێ من ئەوڕۆ هەستێکی زۆر خۆشم هەیە لەبەر ئەوەی لەگەڵ هاوڕێکانم ئەوڕۆ هاتووم بۆ سەفرە هەستەکەم ئەم سەفرەیە دەبێتە یادگاریەکی زۆر خۆش بۆ هەمومان خەریوی هاوسەرەکەم دەکەم حەزی لە گۆرانی بابێ بۆ لای من بابێ بۆ لای من شەرمی پێ ناهاوێ بابێ بەخێر بێ هەر کاتەتەوێ ماڕۆ قژیرە شوێنەیشەوە جوتی چاوی بە خومارە هیلاکەتینۆی خەوە بابێ بۆ لای من شەرمی پێ ناوێ بابێ بەخێر بێ هەر ساتەتەوێ گەرمیان ساردە لە چاوی باسییانە کرد وانە زۆر سار نیە نەوەڵ خۆش یەکەم زارتەبی دوو جای کە هاتوومە بێزگەلەمە دوو جاری دیکە سەردانی چێکۆڕەکەت کردو باشە جارەکانی دیکە لەگەڵ چێ هاتی چۆن بوو ئەو مامە باسکە جیاوازی چیە لەگەڵ ئەم جارە وڵی هەر لەگەڵ خێزان هاتووم بەڵامیتر لەگەڵ خێزان تامێکی لەگەڵ برادری شاتامێکی ترێ لەگەڵ بەرنامەشە ئەمڕۆ چۆنە ئەمڕۆ زۆر جیاوازە زۆر جیاوازە زۆر جیاوازەکانی چین وڵی لە هەموو شوێنەکانی کوردستانەوە برادرمانەیە و ئیتر پێکۆ ئینشەڵا هەمجەیەکی خۆش بەسەرە بین وان پرۆفەشەکەن پێکەوە پرۆڤەژەکەن ئالە توشتان هێناوە ئەم شۆ بیژەنن وڵی چەند ڕەفیقی منایەنە هێناویە بەڵێ نییە پێداوی کە لەگەڵ تۆژا پرۆڤە بکەن یان تۆ بە سەیرەکەی ئای چۆن بێگومان ئارە چۆنی باش قسەم سەرمات نییە ناوەڵا ئێستا بابەت چونکە قەمسەڵ لەبەرانی تر بۆ ئەوە بەشی تۆش خۆی گەرم کردبەوە ئاڕۆڵا زۆر چۆن بوو لە ناوپاس کاتێ بەڕێکەوتن لەگەڵ ڕەفیقان وڵا زۆر خۆش بوو گۆرانی وترا و ینی جەیەکی زۆر خۆش بوو کاک بە شیریش گیتارەکەی ینی ئەو بە گیتار و ئێمەش بە گۆرانی تر زۆر جەیەکی زۆر خۆش بوو گۆرانی دەوت لە ناو پاسەکە وڵی من ئەمون دەنگ کرد بۆ بە سەپڕەت لێدا من کۆرس بووی ئەمڕۆ کۆرس دام ناو بە کاکاوکاروان کاکاوکاروا بزانم کەمێک لەگەڵ ئەوان بوو گۆرانی خۆشی دەوت هاوکار ماندوو نابی چەند ڕۆژێکی تر پرۆڤەمان هەیە و دیسان بەرنامە ڕێکۆرد دەکەینەوە واللهی طبعا ماندووەبی بەڵام ئیتر ئەو جواب بینی سەیرەکەی جارێکی کە جەیەکی وا دروست نابێتەوە ئیتر هەر لە خۆتەوە گۆرانین بۆ یعنی جەوت بۆ دروستە بێ گۆرانی بڵێ زۆر باشاوکار بەخێر بی پێشتر سەردانی چێکۆڕەکەت کرد بووە ناوەڵا یەکەم جارمە بەس زۆر خۆشە بەلامەوە بەڕاستی شتێکی زۆر تایبەتە شوێنێکی تایبەتە یەکەم جارمە بێن بەڵام وەکو کوردستان شوێنێکی وا ڕاقی و تایبەتم نەبینێت یەکەم جاریش دەبێ بۆ یەکەم جار بەڵێ بەتاکید یەکەم جارمە وڵا هەوڵە دەم زیاتر بێ لە چەند جارێک چونکە لەزەتم بر بەڵام تەلەفریکەکە زۆر عزێتیە فۆبیام فۆبیام هەیە من هەرات مەسەر خەر بوورێ چۆن گەشتە سەرەوە جا حاڵ بە ناڕەحەت ئەم کاتەدان باش چیەکەن باشن پرۆڤە دەکەن چۆن خۆتان ئامادە کردووە
دەتانەوێت گەرمنەوە هات جەوەکە زۆر ساردە جەوەکە زۆر سارد دەتەوانەوێت گەرم ببین با بچین ئەو جەوە جوانی دەرەوە ببینین و قسەش دەکەین فەرمە ئیدریس لە ژوورەوە زۆر بە گەرم و غوڕی دانیشت بوون قسەتانە کرد پرۆڤەتانە کرد پێم بڵێ باسی چیتانە کرد سەرەتا سڵاو و ڕێز باسی پرۆڤە و تۆنە باسی گۆرانیەکانمان ئەکردن ئەوانێک کە لە پرۆگرام بەنیازیم بێڵین باسی لە تۆنەکان لە چتۆنێک ئەیڵین و باسی جەوەکەشمان ئەکرد بەڕاستی جەوێکی زۆر خۆشە لە زۆر جەوێکی خۆشە بەڕاستی هاتوومە بەڵێ بەڵام بەو شێوازە و بەو چۆن بڵێ خوڵقێکی خۆشتر و جەوێکی خۆشترەکە لەگەڵ ئەو سافە جوانم جیاوازی ئەمڕۆ بە دەرکەوتیە جیاوازی ئەمڕۆ ینی بەڕاستی ئەو کەسە ئازیزانە و ئەو هاوڕێ خۆشەویستانە بە تاکید جیاوازێکی زۆر جیاوازتری هەبوو کە هاتم ئێمە تەنها دوسێ هاوڕێیەک بوون بەڵام ئەمڕۆ زۆر جیاوازتر بوو بەڕاستی بەڵام ئیدریس وەکو دەزانین چەند ڕۆژدات و دەچینە ڕێکۆردی قۆناغەکانی داهاتوو چەندین هاوڕێ دیکە بەجێمان دێڵم تۆ چیاڵی بەڕاستی ئەوەیان ئەگەر مرۆڤ سەر بکەوێت ینی ئەو جارەش باسم کرد هەستی خۆش و ناخۆشی دەبێت ینی ئەوەی کە دەرئەچێت هەم لەوانەیە دڵی خۆش بێت و هەمیش لەوانێت لە خەمی هاوڕەکانی دابێت بەڵامی تر ئەوە ژیانە لێرەش بەجێنێڵین هەر ئەبێ بەجێ بێڵین هەست چۆنە هەستێکی زۆر خۆشە لەگەڵ ئەو هاوڕیانە ڕاستی وەسف ناکرێت پێشتر سەردانی چای کۆڕەکە بەڵێ تاوان کوڕیاو ئەکید لەگەڵ ڕەفیقەکانت سەردان کردیان لەگەڵ ماڵەوەتە لەگەڵ ڕەفیقەکانم لەگەڵ ماڵەوە بەڵێ ناترسی سەرمات ببێ وەڵاهی کەمێک لەو بەرنامەکە بەرنامەکە دەبینی چەند ڕۆژێکی تریش بەرنامە ڕێکۆردێک ڕاستەکەی زۆر باشە هیوادارم نەخۆش نەکەوی و زۆر باشش پرۆڤە بکەیت با من تۆ بدوێنم چۆنی سپاس مەمنون گەلێک سپاس گەلێک ساغبی خودی الحەمدلله زۆری خۆشە گەوە برادەرانە ڕاستی جەوێکی جیاوازە جەوتان خۆش بوو لە ژوورەوە بە گەرمی دەنیشت بوون لەگەڵ ساز و گۆرانیتانەوت و پرۆڤەتانە کرد و دەزانی هەندێک نوکە گروپامەکەم دانیشتی ئەم خوب جەوین یعنی ها زۆربەی هەدانیشن دێ سازە لەداین و سترانە بێژی من کرو کردا تشبیر کم گاوکی شزرات نکم من کرو کردا تشبیر کم گاوکی شزرات نکم از نشیامد لشکستی یه واگروی نامسودی از نشیامد لشکستی یه واگروی نامسودی جدرد تکش خالته برینا کرخینا رشته جدرد تکش خالته برینا کرخینا رشته نشیام جانن دیریاته هوارا من بزبوتته نشیام جانن دیریاته هوارا من بزبوتته وەلید لەگەڵ چه قسان دەکەی؟ والله لەگەڵ ماڵێ لەگەڵ ماڵە قسان دەکەی بیری چێ دەکەیت؟ والله بیری هەمویان بیری هەمویان دەکەیت بە هەمویانت گوت کە ئەمڕۆ دەیت بۆ ئێرە؟ کۆ؟ بە هەمویانت گوت کە ئەمڕۆ دەیت بۆ ئێرە؟ ئەرێ پاچا تازە لەگەڵ چه قسەت دەکرد؟ دایکام بوو زۆر باشە سلااو ڕێزەمە بۆ ئەی عەزیزی سپاس وەلیت پێم بڵێ چۆن بوو ئەمڕۆ جەوەکە بۆ تو چۆن بوو؟ ڕاستیژی جاوێک خۆش بی ئەم هەمی پێک بە دەرکەتین و مە گەشتەکە خۆش کرد و ئینشەڵا ئەف شەوە جانیش دەرواز تۆت کەکەنی زۆر خۆشە جەوت زۆر خۆشە یەکەم جار دەبێتە ئەم گەشتە؟ چا؟ یەکەم جار دەبێتە چای کۆڕەک و گەشت ئەوە؟ نه تژی جازی هاتی هاتی جارێ گەلکێ هات بووی؟ هەر گەل برادەرت خۆ ئەیری وەڵا وەکی ئەف جارت بوو؟ خودێ ڕاستی نە جیاوازی ئەم جارە چییە؟ خودێ هونەریە خواردن دەزانی ئامادە بکەیت؟ خودێ نە ئەی ئەمڕۆ ئێوارەکە ڕاتەکانت گوتیان وەلید دەبێ ئەمڕۆ ئێوارە خواردنمان بۆ ئامادە بکات و چیان بۆ ئامادە دەکەیت؟ هەموو هەیکە هێلکە بەس والله کاکە دەبێ ئیسحافەک لێرە بی
جا لەو چیای ئیسحافی چەندە دەینی هادی ئێمە شێفمان هەیە فەرهادە یعنی کە ئاوا بە گەرمی دانیشتم قسەتان دەکرد باسی ئەوتان دەکرد ئێوارە کاک فەرهاد خواردنتان بۆ ئامادە بکات کاک فەرهاد بە خۆشحاڵی و پێشمەرگەش و یعنی خواردنەیژی خۆشە لە شێفیدا سەرکەوتووی لە شێف لە بواری خواردن باشم لە داوام لە کاتی پێشمەرگاتی ئێستا لێوێ خواردنیان بۆ ئامادە دەکەی هەمیشە من تاباخم لەوێ باشە تو خواردنەکەت زۆر خۆشە وەڵا تەشریبی زۆر کەرستەکانت پێی نییە لێرانە بۆ ئەوانەش ئامادەکەی ئێمەش ئێوارە لێ بخۆین وەڵا وا بزانم ئێرە شاخە تەشریب بە شتانە وەڵا فەرەوە نییە یوسف تۆ چۆن هاوکاری دەکەی گەر ئێوارە خواردنی ئامادە کرد خودی خواردنی ئەس ناندێ چۆن هاوکاری دەکەی گەر خواردنی بۆ هاریکاریەوە بکەم وڵا ئەماکە پێخواردنێکی بۆ چێکم شتێکی وا سادی زانم بەس پاک و خواردنێکی ئافکۆ برن جاوە تشتێدی ئەس نزانم بەس پاک پێخواردن ئەس زانم وەکێ هێکا بکەلینم و باجان ڕاشکەوە کولێنە قەلاندنێ هەز زانم بەس پاوەکی دی ئەس نزانم ئەو کاتانی کە ماڵەوەتان لە ماڵ نین تۆ چۆن خواردن ئامادە دەکەی بۆ خۆت خودێ ماس ئەچمە داوامێدا مەدرسێ ئەچمە داوام یەختەسیمە بە سەعات دەهەیە ئەس بخۆت چەت قەلینێن وەکی باجان ڕاشکەوە هەیەکا و ئەمە واسەیجا هەڵگر بەر لەوەی بێتە پرۆگرام هیچ لەو ڕەفیقانە دەناسی بالي أكيد من ياسين وقاك عدنان ووليد وقالك عندي راستي ومن يعني بشتي من بشدري لبرنامجري من هشتان ياسين راستي وبيخوش حال بو من ياسين ونعني بارا بدل كيف خوش يومش من ياسين وانا براسي بدل بي كيف خوش بن كنت قالك دا ما بشدري كري ما بروفا بيك فاكرين وقالك بيخوش بن قالك باشا هردم سركفتي بن بيك با چەند وەختە دڵم جانە خەمجینی لەیلێم خەمجینی لەیلێم و دیارە لەیلا جانە بێڕەحم و لەیلێم بێڕەحم و لەیلێم وەرە وەرە با بچینە نێو شلێران جارێک وەرە بۆ لای منی مەڵوێران وەرە وەرە با بچینە نێو شلێران وەرە وەرە بۆ لای منی مەڵوێران ئەو گۆرانی کە ئامادەت کردووە لەسەر ستێج بێ لە چەند ڕۆژی داهاتوو کە بەرنامە ڕیکۆرد دەکەین کام گۆرانی بوو گۆرانی ڕۆژ دەرباز نبوو بادی نییە هونەرمەند ئەیهانە تر خۆم بۆ ئەو ئامادە کرد ئینشاءڵڵا چۆن خۆت ئامادە کردووە بەردەوام پرۆڤە دەکەی لە ماڵەوە یان بەتەنیا پرۆڤە دەکەن لەگەڵ ڕەفیقەکانی چێت بەتەنیا پرۆڤەکەم عادەتەن خۆم و گیتارەکەم زۆر باشە چەند ئالەتی تر دەزانیت وڵای زۆر ویان نەزانم بەخۆم عازف کیبۆردم کیبۆردی عازفەکەم وەس ئەو ماوەی هەر حەزم نەبوو ئالەتەکانی تکەش عازف بکەم گیتار و کەمان نەمزانی هێندە دڵم شەیدایە بێت و هەڵ ناکەم هیچ لەم دنیایە نەمزانی دڵداری دەبێتە ئەمباری ئەوگری وزاری لە شێوێ شەوگاری من چی بکەم قەرارە کاکەتە ئەم هەنگاوە هاتووی چی تازت پێیە بۆ قۆناغی سێیەم ئەتەوێت چی بکەیت سەرەتا ڕێ و سڵاو خۆشەویستم هەیە بۆ تۆی بەڕێزمام ساجە سپاس ڕێ و سڵاوم هەیە بۆ ئەوەی پشتکامێرەش هیوادارم بتوانین لەم بەرنامەیەدا ئاستێکی باش پێشکەش بکەین بەدڵی هەموو لایەک بین گۆرانێکی هونەرمەندی خوا لێی خۆش بوو حسێن عەمەد حسێن عەلی عەفۆ هیوادارم بتوانم لە گۆرانێکە کەم نەکەمەوە بەدڵی هەموو لایەک بێ زۆر باش زۆر سپاس کاک محەممەد لێر تا ئێستا لە ئەدای خۆت لەو ئاستی کە پێی گەشتی و ڕازیت لە خۆت وەک خۆت ئامادەکاری خۆت لەو بەرنامەیە خارجی بەنامە لەم بەرنامەیە باسی کوردستان ستارەکەین بەڵێ بەڵام هێشتا لەو ئاستایانیم کە خۆم لە خۆم مرتاح بم بەڵام لەگەڵ میوزیکەوانە کێشەم نییە مامۆستا خۆت حازر کردو بۆ قۆناغی سێ بەڵێ
بڕوات بە خۆتە نەوەڵە مامۆستا بڕۆم بخۆم نییە زۆر سترێسم سترێز مەبە و پرۆسەکە هەر بەو شێوە دەڕوات ئینشاءڵڵا بزانین چۆنە بێت سەرکەوتووە لە بەرنامەکە دەبی سوپاس دەکەم سەرکەوتووە بەڵام ئیشێکی باش دەکەین بێگومان لە سەر ستێج نابێ وابین بێگومان دەست خۆش مامۆستا جان محەممەد چی دامادە کردووە کە تۆ لە قۆناغی دووەم هاتی سەرکەوتی بە قۆناغی سێم سەردا سڵاو بۆم لایەک بۆ تۆ مامۆستاکەم هەڵبەتە هەموو قۆناغێک جوانێکی خۆی هەیە بێگومان بەڵام جوانتر لەوەکە ئیشەکە و جوانترکە پێویستە گۆرانێکی واڵبژێری لیژنا توانە دەنگێکی باشە لەسەر بات هەڵبەتە بۆم قۆناغە گۆرانێکی مامۆستا زیاتر سەعات ماڵبژاردووە نامەی بۆ بنووسی هیوادارم بتوان بە باشترین شێوە ئەدای بکەم و دڵی هەموو لایەک ڕاگیر بکەم ئینشەڵڵا بەدڵی هەموو لایەکە بێت لە ئەدای لیژنا ڕازی دەو بڕیارانەی کە ئەیدێن ئێمە گوێتان لێیە تەوان هەمومان خۆمان ئەم ڕێگامان هەڵبژاردووە حەزەکەم قسە بۆ هەموو هاوڕێکانم بکەم خۆمان ئەم ڕێگامان هەڵبژاردووە ئێمە هاتوین فێر بین هاتوین لێرە خۆمان تاقی بکەینەوە هاتوین بزان ستار کیە ئەمانە لێرە باشترین پێشەشکەین بۆ نمونە مامۆستاگەین تۆ کە شتێک بن بڵی دڵنیام کە هەڵبەتەی دارە من نەشازەکەم کردووە دانم خۆمەز بە خۆم نەکەم لەبەری ئەو جوڵ و ئەو هەیجانی کە لەسەر ستێج مناز بە خۆم نەکەم بەڵام هەشتێکیش بێ من تا ئێستا گلێم نەبوو گلێشم نابێ و دڵنیاشم بۆ هەموو کەسێک بۆ کەسێکی گوێگرمە من لە دوام پرۆگرامەشەوە ئەگەر دەرچی ما دەرناچم سپاسم پرۆگرامەکەم بەڵام بەرهەمی خۆم حازر و بەردەوام زۆر جوانە سەرکەوتووی یوسف چین لا یوسف یوسف لەناو قۆناغی دوم سترێس بوو زۆر لەسەر مەسرح تۆنت مشکلەی تۆنت هەبوو طبقەوە نیە ئۆکێ لەم قۆناغە تۆ گۆرانی بەتەنیا دەڵێیت خۆت گۆرانیت هەڵبژاردووە کەس بۆی هەڵەبژاردی گۆرانیە یاب دلێ من بوو هەریبەستەکە ئەوەیە تو خۆت هەڵت بژاردووە هیچ کەسێک بۆی هەڵەبژاردووی خۆت هەڵبژاردووە بە ئازادی خۆت زۆر چاکات چۆن خۆت ئەبینی چۆن خۆت ئامادە کردو خودی منی خۆمەدەکردی باش باشی ڕایۆ لە ژنەیە کادێک بێژن کە دەم دلێوا بیم دلێوان نابین سەر کەبین سەرمان کەبین ناودژی هیویا خۆ ئومێدت چۆنە خودی من باوەریە بخوای گەڵێک باوەریە بخوای هیوادارم هەمووتان بڕاتان بە خۆتانە بێ ئێوە لە 1050 کەس بگەنە 29 کەس کەواتەیە هەموو توانایەکی باشتان هەیە سەرکەوتو بن دەستان خۆش بێت چاوەڕێتانەکەم لە قۆناغی سێتان بینمەوە سپاس بەڕاستی مامۆستا ئەوەی کە ڕام لە خۆمەیانە و چۆن بیر دەکەمەوە دەربارەی هونەر تا حدێک باشە هەمیشە هەوڵ ئەدەم ینی بتوانم بە شێوازێکی ئەکادیمی گۆرانی بڵێم و ئەدا بکەم تا حدێک ڕازیم لە خۆم بەڵام هێشتا زۆرم ماوە هەم بۆ خاوێنکردنی تۆنی دەنگم کە بەڕاستی ڕۆژانەش ئیشی لەسەر دەکەم و هەمیش بۆ ئەوەی بتوانم ئەحساسێکی باشترم هەبێت و ئەدایەکی جوانتر بکەم هێشتان بەڕای من ماومە و ئیشیشی لەسەر دەکەم تۆ حەت چییە بگەیتە چ پلەیەک لە کوردستان ستار بەڕاستی ئەوەی کە ئێستا من لە لای ئێوە دانیشتم بۆ من گەورەترین پلەیە کە تا ئەو پلەیەش هاتوم زۆر باشە بە نسبەت من و بەڕای من تا قۆناغێکی زۆر باش هاتووم بەڵام طموحی ئەوەشم هەیە بەڕاستی کە تا کۆتایی لەگەڵتاندا بم جاوەش دەگەڕێتەوە سەر ئەوەی کە چۆن بتوانم خۆم ئامادە بکەم زۆر سپاست دەکەم دەبی لە قۆناغی دووەم باشتر خۆ ئامادەکەین و باشتر خۆ ماندیکەین کە ئەوەی بشین پتر لە ژنە قانع بکەین بۆ دەنگی خۆ بۆ گۆرانی خۆ کۆ پێویستمان لەسەر بیت بڕۆین بۆ قۆناغی دواتر هەڵگر چی نوێت پێ بۆ هەنگاوی داهاتوو بۆ قۆناغی داهاتوو کە پێشکەشیکەی لە مەرحەلەی قۆناغی دووەم زۆر باش بوو چی تازت پێیە وەڵام مامۆستا ماندیبوونێکی زۆر من قاریە ڕامیک و لە گۆرانی من ئامادەگیری و ئینشاڵڵا گۆرانیەکی جوانە حەزر دەکەم بۆ قۆناغی داهاتوو و هیوادارم بە دڵەتانی لەجنابیتن زۆر وەلی تا ئەم هەنگاوەی هاتووی لە خۆت ڕازیت لە ئەدای لیجنە ڕازیت ڕاستیژی مامۆستا گەلک ڕازیمە و ئەم هەمیژیت ڕازینە وەکی مەگوتی حتا فێری ئەم هاتین بوومە جێ شانازیەک و مامۆستایت وەکی هەوە مەهەل بژێرن و مە بەنەوێ قۆناغێ و وەکی دیژی ئینشەڵڵا کو کار بکەین سەردەنگی خۆ و باشتر گۆرانیت باشتر بێژین گەهینە قۆناغا فاینەڵ گرنگەوەی بە بەردەوامبوونتان و یان تاوانەکردنتان لە پرۆگرام ورەتان هەبێ بتوانن بەردەوام بن
کۆڵمەدەن هەوڵ بدەن ئینشاءالله زۆر سپاس گەلێک سپاس هەرسا میوان بەخێر بێ سپاس مامۆستاگیان چۆن خۆت ئامادە کردووە بۆ ئەم هەنگاوەی تر یەکەم جامەتوێتن ڕێز و سڵاوە بۆ مامۆستاوێت خۆ بنێرم بۆ لیژنێت بەڕێز بێگومان تو یەکەم کەس مامۆستا عەبدولقاهر و مکایل و دکتۆر باقیس و کاکە میرە ڕێز و خۆشەویستم منێت بۆ هەی بێگومان من خۆی حاضر کردی زۆر باشە ئەگەر من خۆ حاضر نەکرد باز زەحمەت ئەس گەشت بەمەوە ڕادەی بڕوات بەخۆت هەیە کە بتوانانی ئاستێکی باش پێشکەشکەی من خۆ تەبیعەتێ من دوو تشتن ئەگەر ئەس هاتمە هونەرێدا یەکەم من باوری بخۆیە هەیە ئافرم دوام هەوڵدان ئەگەر تو لێرەش دەرنەچۆی هەوڵا بەرنامەکی دی قەت کۆل نەدە کۆلدان لە هونەر سەرکەوتن تێدا نیە هەر شکانێکی سەرکەوتنێکی تێدا ئەوە ڕایە منە چۆن خۆت ئامادە کردووە ئێوە لە گروپێک بوون توانیتان سەرکەوتن بەدەست بێنن هەموو وڵی زۆر باش خۆم ئامادە کردووە ئەوێتیش بە تەمای خوددای ئامادەکاریشتی خۆم کردووە جاوێتریش گۆرانی کێت ئامادە کردووەم جار گۆرانی سامان عمەر گلەی بێ سلااو ڕێزمان بۆ کاک سامان هونەرمەند کاک سامان دەست خۆشیت لێکم چیت ئامادە کردو بۆ گرو بۆ قۆناغی سێم خودم من ئەوخوا ماوەڵتێت یا مامۆستا عەبدولقاهر زاخۆی مامۆستای منێ ڕێزمان بۆ کاک عەبدولقاهری خۆشەویست ڕۆڵە ژیانە منە هونەرێدا ڕاستی زۆر باشە اختیاری تۆ باش گەلێک باش من حەز گەلێک لێ هەیە و ئەسترانیویت بێژم و بڕوات بەخۆ هەیە بڕات بەخۆت هەیە بچتە قۆناغی داهاتوو خودێ مادەم ئەس خوارازیمە و ئەس ماندی دکم ڕاستی هەتا ئەس وێسترانێ بشێمل پێشەوە بێژم بەرامبەری وە بێژم ئەس ئینشاءڵڵا شتێکی باش پێشکەشی ڕێیان بەخێر بێ سپاس چیت هەیە بۆم قۆناغا هیوادارم سەرکەوتوو بم خۆشحاڵ بووی لە قۆناغی دوو بە باشی زۆر توانیت سەرکەوتوو بیت و لیژنە ڕازی کرد ئەوەلی ترسەکەم هەبوو بە زۆر باش بوویت ئێمە ڕازی بووین زۆر یعنی ڕۆدەی باشم کرد خەڵکی کوێی خۆم شێروانیمە شێروانی ئۆکەی لە هەولێر گەورە بوومە زۆر چاکە مۆفەقی سەرکەوتوو بن زۆر سپاس ڕەوەن بەخێر بێ زۆر سپاس مەمنون باشی زۆر سپاس دەکەم خۆشحاڵ بووی کە لە قۆناغی دووەمت بە باشی بڕی چیت حازر کردو بۆ قۆناغی سێم وڵە حتمما خۆشە سەرکەوتن هەمیشە لە شتێکی زۆر زۆر بچووکی شابێ هەر خۆشە چ جای بگار بە بەرنمێکی لەم شێوازە کە بەڕاستی ئەزمونێکی گەورە بوو بۆ من زۆر خۆشحاڵم کە سەرکەوتم وە بۆم بەرنمەیش گۆرانێکی فۆلکلۆرم حازر کردووە کە بەڕاستی تا ئێستا ئەوە بە دوای گەڕاون ڕوون نییە کە هیچەیە مەجبور ئەڵێن فۆلکلۆرە زۆر باشە لە ئەدای لیژنە ڕازی بووی تا ئێستا زۆر سپاس حتمما ئێمە ناتوانین قرار بین لەسەر ئێوە چونکە ئێمە تەلەبین هاتوینتە بەردەست ئێوە ئێمە هاتوین فێر بووین ئۆکەی بەڵام لەوەی کە بینیوتە ئێمە پلەکانتانە دەینێ جێ خۆشحاڵی ئێوەیە ڕازین ئەم قسەیە گەر من ئێستا بیکەم ڕەنگە بڵێن لەبەرەوەی سەرکەوتووە بەڵام ئەگەر لە قۆناغی ئەوەڵی شامن بکەوتمایە هەرم قسەیانە یەکەم کە ئێستا بەتەمان بیکەم زۆر باش زۆر قوربان من نەعەدالەتیم تیانە بینیەوە وەکو نەعەدالەتی کە بڵێن لەسەر خۆم لەسەر ئەوانی هاوڕێکانم حتمما ئەوانەی کە لە بەرنمەیە کاتۆزێک خراپ بوون ئێوە پشتی ئەوەتان هەڵبژاردووە خامەکەیتان هەڵبژارەوە خۆتان وتەنی ئەوەی کە ئیبینم ئێستا بەڕاستی هەموو هاوڕێکانم ئەگەر لە من باشتر نەبن وەکو من زۆر باش زۆر سپاس کاک ڕزگار کار ڕزگار شانسێکت پێدرا و دکتۆرە بەڵقیس کارتی تایبەتی خۆی بە تۆ بەخشی گەڕانێتیەوە بە بەرنامە هەمومان خۆشحاڵ بن ڕاستی خۆت چۆن ئامادە کردەوە ئەم قۆناغە وەڵی تەبعاً قۆناغ بە قۆناغتر ئەبێت زیاتر وریابیت جا قۆناغ بە قۆناغ بێ ئامادەکاری باشتر بکەیت بۆ گۆرانیەکان ئینشاءڵڵا ئەم جارە بە شێوازێکی جوانتر خۆم ئامادە کردو ڕۆڤەیەکی باشم کردو ئینشاءڵڵا سەرکەوتوو ئەو کار بەخێر بێ زۆر سپاس مامۆستا چۆنی سترێسی مرتاحی چۆن وڵایی سترێز نیم بەڵام زۆر هیلاکەم لەوانەیە هی ڕێگاکە بێ گەشتەکەتان پێ خۆش بوو هاتن بۆ کۆڕک
بەڕاستی گەشتێکی زۆر جیاواز بوو ئەتوانم بڵێم ئەتاوەکو ئێستا بەشداری زۆر بەرنامەم کردووە و ینی فستیڤاڵ و گەشتەکە زۆر جیاواز و تایبەت بوو ئەم جارەیان خۆم پێشتر پێشم بەرنمەیە بەشداری چەند فستیڤاڵم کردووە فستیڤاڵی گۆرانی و مەقامات و بەڵام بە هیچ شێوەیە ڕێخستنێکی وا جوانم نەبینیوە وەکو ئەم بەرنامە لە ئەدای لیژنە ڕازی تا ئێستا کە بینیتە بڕیارەکانی ئێمە پێ چۆن بووە وەکو برادران مامۆسایانی کە لەگەڵ من بەشدار نەک ڕازیم بەڵکو زۆر سەرسامم پێی زۆر باش لەبەرەوەی ئەگەر هاتوو دەریش نەچی لەم قۆناغا هەر هەمان ڕاتە بێ هەمان ڕایمە بێت دڵنیا بە لەبەرەوەی یەکسەر دەنگ ئەناسنەوە زۆر باشە ئەوەم زۆر پێخۆشە قسەکان ڕێکۆردە بەڵێ دڵنیا بە زۆر باشە چاوەکە مام دڵێبان بەخێر بێ زۆر سپاس مامۆستاکەم ئەم گەشتت چۆن پێت چۆنەکەمە ڕێکمان قسۆ لەگەڵ هاوکارەکان وەکو یادگارێک دەمێنێت کە ئێوە پێکەوەن چۆن دەبینیت واللهی ینی من حەز دەکەم ینی وەچی عالی خۆمە ینی زۆر خۆشە و زۆر بەقیف خۆش بوون بەو شتانە کە ئینگۆ لۆمان پێشکەش دەکەین وەشی ئەو سەفرانە وەشی ئەو پرۆڤانە زۆر احتیمام بەمە دەدەین ئەمەش زۆر مەمنونی ئینگۆنە ئەو ڕۆژە لەسەر شانۆ تێکچوویت ئەمن تێکچووم تێکچوو کە من وەرەقەی سەوزم بۆ دەرکردی دمچاوە دێکسەر گۆڕاگەشایەوە ئەمن دەزانی برێت چۆن بوو ینی ئەمن هەرما بووم ئەوها ینی تەمەشام دەکرد ینی تەواقعم نەدەکرد ئەمن مەسەلەن منەکەم تۆزێکە وەرەقەت بۆ دەرنەکەمە گریای نەگریام بەس ئێرەم سۆر ینی تەمەشام کرد گوتم زۆر پێ حارزم وچی کاتی سەوز هات احساسەکەین وەچی وایە یعنی وەچی لەناو ئاگرێک بێتەوە دەرێ ئەو کاتە سەوزەوای لێ کردی کە بڵێ بۆ ئەم هەنگاوت باشتر خۆت ئامادەکرد بێ بالطبع باشترم خۆم ئامادە کردیە و شتێکی ئەمن مشکلەیەکم هەیە بەس بڕک سترێس یان لەسەر شانۆ دەبی ینی بێژگەلەوەی هیچ مشکلێکی دی من نییە بەس ئەو مۆزوعش عیلازم کردیە ها بەخۆم خەچی ڕۆژاوامە محەممەد چۆنی زۆر سپاس باش خۆت ئامادە کردەوە باشی بۆ هەنگاوە بە تاکید زۆر باشترش لە خۆت رازی زۆرش لە ئەدای خۆت رازی بە تاکید زۆر ئەی لە ئێمە ئەوە زۆر زیاتر زۆر زیاتر زۆر باش زۆر مەفەقی هیچی ترم نێ مادەم هەردوو لا ڕازیم هیچ زۆر سپاس زۆر سپاس خات و سۆزدا چۆنی باشم سپاس باشی لە قۆناغی دۆم بە باشی ئەدایەکی باشت کرد توانین گۆرانەکان بە باشی بڵێ ئێمە ڕازی کرد لەم قۆناغەش هەمان چاوەڕوانت لێ بکەین ئەرێ خۆ باش ئامادەکردی ئەو قۆناغا ینی تشتێکی بڕاستی ینی جەسارەتە من هەڵبژارتی ئینشاڵە بدلێوە بێژی و بدلێ هەر کەسێکی مە تەماشاکێژی تشتێک جیاوازە بەس ئەمن حتانەها ڕازیمە زۆر باشە لە هەتانەها ئەی لە لیجنە ڕازیت والله ینی دەزانی وەختی ئەس دەرکەتم ئەو قۆناغا ینی تشتێک وەک بوو من فرسات بووش بەر یا من جوانەی خۆدا من زەحمەت زۆر دیت فبچێک عاجز بووم هوەرێ هاتم vê پرۆگرامێ وەختێ ینی ومن هەلبژارتش بوو ئەس بچم قۆناغا سیەم تشتێکی وەک من سوپرایز بوو یان تشتێک وەک فرسات بوو ئەس بێتر بەقەدمینم سەرکەوتچینە لای شەهاب چۆنی شاب تۆ لەو دەنگانی کە من زۆر حەزم کەیفەمە دەنگت دێ ئەحساسی تۆ زۆر تاسیری لە من کردووە هیوادارم لەم بەرنامەیە نەتیجەی بەرنامە چۆن بوو بۆت تۆ بەردەوام بیت چکە من تۆیەکێکی لەو دەنگانەی کە من سەرسامم بە دەنگت بە تواناکانت بە ئەحساست بەڵام دەمێنێتەوە سەر ڕای لیژنەرە کاتی قەراردان و بڕادان نەگێکتن تەنها کەسێک بتوانێت بڕیار لەسەر دەگێک بدە تا ئێستا لە بەرنامەکە چۆن دەبینی کوردستان ستا چۆن دەبینی بەرنامەکە زۆر خۆش بووم وستانی ئەس بەخۆ سپاسی کل مەجموعە کوردستان ستار دکم و ئەو بەرهەمە بوومە دانیکو ئەم بێن خونیشە بدە چون بڕاستی زۆر زەحمەت دەژی لەسەرەوە ستێجێ بەرەبەر و مامۆستای مازن بڕاستی وەکو خەونێکێک و ئەم واقعیەتی دەبینم ئەم گەشتتان پێ چۆن بۆم گەشتەی پێکەوەکو برا گەشتە بێحەت خۆش بێنی ڕۆژێکە زۆر سار بەس زۆر گەرمی دەرباس بوو دیگەلەوەم برادرانە زۆر خۆش زۆر سپاس زۆر سپاسەوە هەمیەتکەم زۆر ممنون سەرچاوم ئارە چۆنی باشی ماسایی باشی سپاس بەڕێزی لە سلێمانیەوە هاتووی بەڵێ ئەم گەشتی ئەمڕۆت پێ چۆن بوو کە سازمان کرد کە هەمووەکو هاوڕێ و وەک یادگاریەک کە بمێنێتەوە ئەگەر هەر کەسێکتان قۆناغەکانێک ترتان بڕی بەڵام یادگارێک پێکەوە بەجێ بێڵن چۆنە طبعاً زۆر خۆش بۆ ئەمڕۆ هەر لە ناو پاسەکەەوە بە گۆرانی و بە حەماسەوە
هاتینە ناو کۆڕەکەوە و زۆر جەیەکی زۆر خۆش بوو جەیەکی زۆر خۆشمان بەسەر بردو و زۆر دڵیشمان خۆش بوو هەمومان بەعام لە کوردستان ستار ڕازیت زۆریش پرۆگرامێکی پێسەرکەوتوو بوو لە لیجنە ڕازیت لە 100 ملیار زۆر باش زۆر سپاس جەنابتان لە ڕۆژهەڵاتەوە زەحمەتت کێشاوە ماندوو بووی بەخێر بێت تەبعاً زۆر سپاس لە قۆناغی پێش و توانیت بە باشی سەرکەوی و دەرەجەیەکی باش بەدەست بێنیت خۆت ئامادە کردو بۆم هەنگاوش والله تاو جێی توانیمە تەلاشم کردو بەستر لە کێو هاتی جەنابتان شاری والله من شاری زیرێک بۆکان سڵاو ڕێزمان بۆ بۆکان کوردستان ستار ئەو خاڵی خۆشە هەموو کوردستانیانی کۆ کردوتەوە چ لە ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا باشوور باکوور خۆشەکە بە یەک دەنگ ئێمە بە کوردی گۆرانی دەڵێن توانیم ببێتە ماڵێک بۆ هەموو لایەک ئەرە والله زۆر سپاس زۆر سپاس بەشی تۆ بەخێر بیتەوە زۆر سپاس مامۆستاگیان بەخێر بیتەوە بۆ پرۆگرام و بەخێریش بێ بۆ ئێرە قوربانە بم بەڕێزی هەستت چۆن بوو کە ئەو ڕۆژە کەسێک لە دوای ئەوەی کە بەوەی هەندێک بوارەوە نەیتوانی بەشدار بێ شانس درا بە 8 کەس من لێرە سڵاو ڕێز بۆ ئەو گەنجانە ژەنێرم هەمویانم خۆش ئەوێ بەڕاستی لە ناو هەڵبژاردنەکە شانس بۆ جەنابەت دەرچوو هەستت چۆنە بەڕاستی هەستێکی زۆر خۆشە ئەو برادران یاسین و ئەوانش کە دەرنەچوون دەوان ئیشاڵە بۆ شتێکی داهاتوو سەرکەون ئینشاءالله و هیوای سەرکەوتن بۆیان دەخوازم خۆت باش ئامادە کردو طبعا بەتەکیدی ئەم جارە چیمان لە یەکێ ئەم جارە کارتشتیوان نەماوە کارت نەما بەڵام ئیشاڵە ئەم گۆرانیان بە دڵتانە بێ و شتێکی خۆشیان ڕازی لە خۆت بەڵێ ئەی ڕازی بوو لە ئەدای لیجنە چۆن یان لە لیجنە ڕازی لە گروپی مامۆستایانی کە بڕیاردەرن لەسەر بەڵێ تەکید بە تەکیدی من ڕازیم بە تەکیدی بەڵێ مستەفا تۆ چۆنی سپاس مامۆستاگیان باش بژی سپاس من دەنگی تۆم زۆر پێ بڵە قوربانم سپاس دەکەم هیوادارم بتوانین قۆناغەکانی تریش بەبڕی لەگەڵمان ئینشەڵا لە ئێمە ڕازیت مستەفا وەڵا بە تەکید ئەی چۆن سایەوە دوانن تەنیژ یەک دانیشتون ئەو ڕۆژە نەتیجە خوێرراوە ناوی جەنابی تێدا نەبوو هەستت چۆن بوو ڕۆژی سەر ستێجمە بەسەر بەڵێ وەڵایی زۆر هیوانە بووم بێمەل نەبووی کەوتی داوا لێبوردنەکەی هیچ بێ هیوانە بووم بۆش باشە خۆ خوێنراوەتی تەواو دڵم لێ داوی ینی هەستمە کرد هێشتا ئەمەل هەیە دەرفەتەیە هەستە کرد ئەمەل هەیە کارتێک وەرگری بەڵێ هەستەکەت بە کێ بوو لە برادرانی لیجنە وەڵایی لیژنە بە هەموو وتیان کارتیان نەما مامۆستاکان ترەمووی خۆیان کارتیان دابەش کرده بوو بەس بەڕێستا ئامابووی تر لە تۆم ڕاوینی چۆن ئەو حسە چۆن بۆ دروست بوو وەڵایی بڵێم چی ناڵێم کە مامۆستاکانی تر کارتەکانیان بەخشی بەس ئەوزان بەرەسان کارتاما بوو ئیتر بۆیە دەبینی تۆ بەشیر نەمەزانێت چی بکەم ئەو کاتەش دەنگی ئەوم بەدڵ بۆ میز سپاس بۆ خۆش گەڕایەوە بەڕاستی پێم خۆش زوا بۆ هەردووتان گەڕانەوە لە تەنیژێکی شەو دانیشتن سپاس بۆ خۆ لە کوردستان ستار ڕازیت سپاس بخوا بەتەکێت پێت خۆشە بێگومانتت پێ چۆنە من ئەم ڕۆژ بە هاوڕیانم بە کاک بەشیر بە کاک ئارا بە ڕۆژان پێیان وتم ئێمە گرنگەوەیە یەکتریمان ناسی و کەسانێکی زۆر ئەمە هەمووی ئەزمونە و هەم جوێیەکی خۆشە ئیتر ئەگەر هەر کامێکشمان دەرچی پیرۆزی بێتەوە بێ بڵێ کە ڕاسی وەریکە ئەفەر قوربانم خۆشحاڵم من دەنگی زۆرتانم بەدڵە ئەوانە هەموو دەنگیان باشە هیوادارم بتوانن هەنگاوەکانیش هەر لەگەڵمان بن ئەگەریش قسمت وانە بۆ ئێمە هەر لە پشتەوە هاوڕێ و هاوکار یەگەبین ئینشەڵا بەخێر کاک محەممەد میرزا چۆنی محەممەد میرزا باشم سپاس عەزیزی قوربان کوێ خەڵکی سۆرانم سۆران لە سۆران لەدایک بووی بەڵێ زۆر باشە خۆت حازر کردو بۆ ئەم قۆناغا وڵی من باشێ خۆ حازر کردی واز دەستخۆشیل مامۆستا باپی ڕەواندەزی دکەم ئەس زۆر پرۆڤال نکویت کەم و گەل جێگرامین مامۆستا جێگرامین و چەند هونەرمەندی ڕێزمان بۆی هەیە عەزیزی سپاس مەمنون خۆت ئامادە کردو بۆ هەنگاو باشە بڕوات بە خۆت هەیە زۆر زۆر باشە ئینشەڵڵا حەتا فیناڵێش دێچم ئەو ڕۆیە زۆر باشە زۆر چاکە باشین لای کاک عەدنان عەدنان چۆنی تۆ زۆر سپاس مامۆستا ئەو ڕۆژە لەبەر تەکنیکی دەنکە گۆرانی دوێ تێکچوو شکڵە ڕەنگت تێکچوو وەڵام مامۆستا من ئەو گاو لە خەوڕا بوومەوە هەنووس بووم دوای هاتمەوە ئێکسەر گۆرانیم گوتم لە بەرەندە چۆن توانیت سەیتەرە بەسەر خۆت بکەی بەردەوام بی وەڵا جێم لە مۆسیقەی بوو
لكن نخرج بموسيقى بس يعني جيم لعبو ودقال بيم تيمبو مقرتو بردان بو من السر دوای پێکەنیت بۆ والله دوای جماعتا كيد صعبت كوميديا دوای کە ڕەنگت گۆڕا دەستی کرد پێکەنی دڵت خۆش بوو والله سەبەب چی بوو هەستت کرد باش گۆرانی دوت والله من بخوم نا بس برادرم خوش قوتن لبرند دلم خوش بو تا چەند لە خۆت رازیت والله صد صد بله ما لە دەنگی خۆت رازی بله هەوا لە ئێستا بە برادری مامۆسای بڵێن مخرج بڵێم ئەو برادرە 100% لە خۆی رازیە و دەبێتە سوپەرستاری کوردستان سارم ساڵ والله مامۆستا کیبی حەقیقی بە ئەو بی يعني هیچ تۆ خۆت چەندێک بۆ حازر کردووە کە والله من گۆرانیەکی خەڵکی باکوور کوردستانە باکوور ئەمن بەخۆشی خەڵکی کوردستانە باکوورم خۆشحاڵی کوردستان توانێتی هەموو پارچە پارچی کوردستان بکاتەوە بەڵێ مامۆستا من گۆرانیەکی مامۆستا کازۆی هەڵبژارتمە بەس دەنگم ینی تۆزە چوەکی ئەوەیە بەشێکم لە گۆرانەکەی قۆناغی پێشوو بۆ بڵێرەوە تۆ خەون تۆ خەوم تو خەون بووی هەمی گەوا دل من بەردان ڕۆنکی چەوا تو خەون بووی هەمی گەوا دل من بەردان ڕۆنکی چەوا کە لەگری کەتەنەوە نەتبووی بیک نەزەوە کە لەگری کەتەنەوە نەتبووی بیک نەزەوە خۆش زۆر سپاس مامۆستا لەبەرە مامۆستایانی لێجنە رازیت زۆر زۆر ئەگەر سەر نەکەوی هەر رازیت رازی مامۆستا بەخێر بێن زۆر سپاس مامۆستا ئەم گەشتتان پێ چۆن بوو والله زۆر خۆش بوو مامۆستا ینی جەوەکەمان یادگاریەک دەمێنێتەوە هاوڕێ هاوکارەکان بەڵێ مامۆستا ئاخر پرسیار عەدنان بەڵێ مامۆستا ئەوەیە کە ئومێدت بەوەیە کە لەم بەرنامەیە ئەگەر سەرکەوتی ئەگەرنا بەردەوام دەبیت چونکە من سەراحەت بڵێم دەنگێکی خۆشت هەیە تۆ زۆر سپاس دەنگێکی باش تەکنیکیشی باشت هەیە هیوادارم بەردەوام بیت زۆر کوردستان ماڵێکە دەرگایەکە بۆ ناساندن و پێگەیاندنی ئێوەی گەنج بەڵامش لە کۆتاییدا بەرنامەکە یەک کەس دەمێنێتەوانەیە یەک کەس دوومە بێ کەس یەکەمە بێ کەس سێمە بێ گرنگەوێ بەردەوام بی ئەگەر لە بینی پلەی 1 و 2 و 3 اختیارکەم تۆ کامەیان دەبێ هەڵەبژێریت خۆت بۆ کامەی دەبینی یەکەم دووهەم سێمی پرۆگرام والله فەرقی نییە مامۆستا نا تۆ خۆت کامەیان هەڵەبژێری پێ دوایە کامەیانە بیت وڵام من نابێم ئەکیت ئەیک دوو سێ ئەوە دوو سێ لە کێ ترسی والله کەسی ناترسی لە گەنجەکان هەڵات بە خۆتە مامۆستا مەسەلەکە وەکیاڵێن هەر کەتنێک سەرکەفتنەکە خۆش وەکی دیژی هەموو برایەتێکم فەرق نییە ئەو بێ ئەمەم بێم تو چی دەکەی خۆت ئیشت چییە ئیشمم گۆرانیاڵێم ینی بەس گۆرانیڵێ بەڵێ هیچی تر ناکەی ناشوێنی مەکتەب وشت نییە مەکتەبەکی مەسعەدی ئیش دەکەم مامۆستا بەڵێ مەسعەدی چاک دەکەین بەڵێ لەگەڵەوەش خەریکی هونەری گۆرانی بەڵێ ئەو ئیشەم تاوا دەبی دەچمە گۆرانی لە ماڵم ستودیوم هەیە لە دهۆک دەژی یا لە زاڵێ لە داوک بەڵێ مامۆستا مۆفەقی بەڕێزی مامۆستا زۆر سپاس خالێک بەخێر بێ عزیزی چۆنی باشی خۆت چۆن ئامادە کردو بۆ قۆناغی سێ واللهی ئەوەی لە تواناماندابی ئەوەی لە تواناماندابی هەتا بتوانین بەڕێستان ڕازیکەین هەکەرتوانیمان ئەو خۆشحاڵی نەشمانتانی هەر خۆشحاڵیە ئەمە کە فەخرێکی گەورەیە ئەمە هەتا ئەو حەدەی لەگەڵ بەڕێستانی دەست خۆش سەرکەوتوبی دەنگێکی زۆر باشت هەیە ئەم گەشتت پێ خۆش بوو هاتی لەگەڵ برادران پێکەوە زۆر بەڕاستی یعنی کەوا یعنی کە من دەڵێم لەگەڵ هەموو کوردستانم ینی وەکو یادگاری کۆمەڵە گوێنە بگرن هەموو پێکەوە من لە خۆم لە ماڵی خۆم جار وایە ئەنووسم خەونم وا بوو ڕۆژێک ببینم یعنی من بەخۆم یعنی کە ئێستا من بۆ من شتێکی زۆر گەورەیە ینی کە من لێرە دانیشم لەگەڵ قسە دەکەم سەرکەوتوبی خۆشحاڵ بووین دەستخۆشیتان لێکەم زۆر سپاس دووبارە تامبینینە لە قۆناغی سێ بەردەوام.
مامۆستا ئامانج لەم گەشتە چییە؟ ئامانج لەم گەشتە ئەوەیە پێمان خۆشە ئەم گەنجانە لە جەوی پرۆڤە و ئەو حاڵەتە دەرکەین گەشتێکی خۆشیان لە چای کۆڕک بۆ ئەنجام بدەین کە ئەنجاممەنداوە ئێستا لێرەین خۆش حاڵم کام 29 گەنجە ڕێکۆپیەکە دەبینم سلااو ڕێزم بۆ ئەو گەنجانی تریش هەیە کە نەیانتوانی لەم مەرحەلە لەگەڵمان بن ئومێ دەکەم سەرکەوتوو بن بەشدار بن بۆ جارێکی کە خۆزگە برادرانی تری لەجنەش لێرە دەبوون کاک میکایل و کاک عەبدولقەهار و دکتۆرە بەڵقیس بەڵام بە پێی هاتوچۆ و ڕێگاینەکە نەکرا یەکەیە کە حەزەکەین قسەیان لەگەڵ بکەین گویان لێ بگرین چیان حازر کردووە خۆیان بەدڵی خۆیان حازریان کردو گۆرانەکان وەکوتم لێک نزیک بوونەوەیەکی تایبەتر دەبێت لە بەیانیەوە ئاگام لێ هەمووی دنیای گیتار و دنیای ئەمێری میوزیکیان پێەیە گۆرانی ئەڵێن گۆرانی جیاواز گۆرانەکانی بەرنامەی قۆناغی دووە ئۆکەی زۆر باشە زۆر باشە قەناعەتیان بەتۆ نەکردو گۆرانی بڵێ ناهێشتا دڵنگم زۆر ناخۆشادینا زۆر قەناعەتیان پێکردم بەجددی زۆر باشە من خۆشحاڵم بینیم ئامێری موزیکم بە هەندێک لەو گەنجانە بینی بەڕاستی هەمووشیان دەنگیان زۆر باشە لە ئێستاوە ئێمە مشکیلەی ئەومان هەیە چۆن لە تەسفەی ئەم 29 کەسە ئەو 8 کەس 9 کەسەی کە دێت هەڵبژێریت زۆر زەحمەتە زۆر زەحمەتە چەندین ساڵ ئەو بەرنامەیەمان ئەنجام داوە کردومە بەڵام ئەم ساڵ دەنگەکان زۆر باشن ئەم ساڵ دەنگی زۆر زۆر باشی تێدایە و ئەوە دیناژە بینی هاوکارەکەت لە دوورەوە دینا بینم ئەگەشێتەوە دینا دڵی خۆشە ماوەیە کە نازانم پێشە چییە یا مەسەلە چییە بزانم لە دینا پرسم زانم دینا بۆ ئەوە نەگەشاوەیە چۆنن باشن ئەی چی بکەین هەبێ پاوەرمانە بێت تۆزە پێ بکەنین ئەخواستەکەم پاوەرەکە و تۆزە بە قۆترە ئەم ماوەیە هێزی زۆژی لەوانەکەم سەر مەمووی سپیە بێ باوا بم باشترە وەڵا ئافەرم ئەی سەری دەربازە سپی کردو ئەوە دەرباز خۆی سەری سپی بوو پێش من بەخوا پێش پرۆگرامیش ناپەیوەندی بە دیناونەوە ڕاستەکە من سەرم سپی کرابوو یاڵا پۆزیتیڤ بمێنەرەوە دەرباز پۆزیتیڤ بمێنەرەوە بێگومان ئۆکەی من باوڕۆمە لای بەشداربووەکان چۆنن جەماعەت چۆنی ممنون عزیزی سلامەتی ساعت چەندەوە بەخەبەریت واللهی ساعت 9 بوو وەڵا ئافەرم من پێشتە بەخەبەرم وەڵی تۆ ئازاتری لەمن تۆ ئەمڕۆ هیچ گۆرانی وت گوێم لە دەنگی تۆ نەبووە ئاستەکەم ناوەڵە بۆچی واللهی ڕێک نەکەوت جارێ هیچ پرسیارە هەیە لە مامۆستا هەڵکەوت لەگەڵ لە کاکەمیرا لە لیژنا دەستخۆشی ئەوان کەمتنێ هیچ پرسیارە بۆ هیچ پرسیارم نییە دەستخۆش سەرکەوتوبی ئەم کاتەوە ئەم کاتە باشی لە خام سەلامت بی خۆش بیت گوێم لە دەنگی تۆ بوو بەڵێ وەڵای تر گۆرانیمان لە ناو پاسەکە هەستەکەی تا ئێستاەوە چەند کاتژمێرێکە بێکەوەین لە دەرەوەی بەرنامە و لە دەرەوەی پرۆڤا هەستەکەی نزیکتر بوونەتەوە و هاوڕێ لەگەڵ بەشداربەکانی بەڵێ من ئەمڕۆکە لەگەڵ هەمویان نزیک بوومەتەوە زیاتر ئاشنا بووم لەگەڵ یانە لە پێشتر جەوێکی خۆشیشمان هەبوو انشاءالله هەر ئەوە خۆشمێنێتەوە انشاءالله لەگەڵ کامیان زۆڕێکی وەڵی تەبعاً لە گروپەکەی خۆمانە کاگاوکار و کاگڕەوەند و هەر 5 برادەرەکەم کچەکانی منیش کچەکانی تۆش یەکێکیان یارمەتیندای ئاگال لێ بوو بەرزمە کردەوە بۆت دەستە خۆش بەسەر کەوتووی کەواتە ئەو بینم ئەم شەو حەزەکەم گوێم لە گۆرانی بێ حەزەکەم شەو کۆبینەوە دانیشین گۆرانی بڵێن من زۆرم حەز لەوجەوەیە ئەم کاتت باش سپاس هیچ پرسیاری نییە پێشەوەی من پرسیار لە تۆ بکەم نەخێر ناوڵە پرسیارێکی وە شتەکان هەمووی ڕوونەیە دیمە پرسیارێکی وانە پێم سەیرەکە پرسیارتان لا دروست نەبووە نازام بۆ خەر پرسیاری چۆن مەسەلەن وەکو چی پرسیار لە چی بکەین وەڵی نازام ئەبێ بیرێکی لێ بکەمەوە کە چه پرسیارێک هەبێ شتەکان ئامادەیە گۆرانی شتەکانمان ئامادەن هەمویان وە خەریکی پرۆڤکردنمانین و تۆنەکان ئامادەن و هەموو چۆن بڵێ ئینسترکشنەکان هەمویان بەرگوێمان کەوتون دی پرسیاریش هەبوو ئەیکەین ئەی بۆ شتێک نەکەین مایکەکەیان بە تۆ گۆرانیەکەم بەڵە بەبووی من تۆزێت دەستم گەرم کەمەوە ڕق بوومەوە زۆر باش أخو في خان أفروك نام أي صنم بوري بتاش قلم إيش ألم برام مناي هردم بأفين مفتلاي هردم بأفين
دلبری آی کفتین چرخ جنجره لیش جانیا رنگ اسمره دین بون بسد شیخ ملای دما تو هاتی نوجیانو من بوی پیواز بسترانت من دما تو هاتی نوجیانو من بوی پیواز بسترانت من پربونجه عشق شاب و دل من پربونجه عشق شاب و دل من پرسیاری للیشنانیا مامۆستا هەرکەوتە لەسەر چمە بەستێکی ئەو گروپە چێ کردینە کە چ ناوعێکی چێ کردینە مەسەران کە هەر گروپێ دێک کوبیت کو نابیت گروپەکە هەر بە پێی ئەو بەشانەیە کە جیابوونەوە مامۆستاکانیان جیانکردنەوە پێشتر بەو شێوێ دەمێنەوە چکم حسابی منتیقە و جوگرافی کوردستانیشمان کردووە لەو منتیقانی کە پێکەوە بوون ناوچەگەریەکان بۆیە هەموو شارەکان بەشدار بن دەنگە باشەکان بچنە سەرەوە بمێنەوەنێ دەست خۆش مامۆستاگەن زۆر سپاس ئای لەو پرسیار ئارێزان پرسیارەکەی تۆ چییە؟ وڵاهی ئەمە لە مامۆستای بپرسم بۆ قۆناغەکانی داهاتوو گۆرانەکان بەدەستی ئێوە بێ یان بەدەستی ئێمە بێ کەواتە ئەو پرسیار منیش ئەو پرسیارم هەیە کیلۆمەترێ ببەسە بزانین چەند مەتر ئەڕۆی لە زایفە بمەمڕۆ لەم قۆناغی یەکەم هەمووتان بە اختیاری خۆتان گۆرانیتیان وتووە قۆناغی دووەم قۆناغێکی سەخت بوو لەبەرەوەی هەر 4-5 کەسە ئەدرالێک بە پێی تەبەقەکان تا بوو لە قۆناغی سێ ئێستا خۆتان بە اختیاری خۆتان اختیارتان کردووە لە قۆناغی 4 ئەو عەدەد کەسەی کە ئەمێنێتەوانێ بەڕاوێش دەبێت یەکەم جارە بێ ڕای خۆتان لەسەر گۆرانێکە بێ خۆی لە سیستەمی ئایدڵ وانە لیجنای کە مامۆستاکانی کە هەن گۆرانی اختیارەکە نەک ئێمە ئەو مامۆسایانی کە هەن وەکو تەمرینکردن پێتان بەڵام ئێمە اختیارەکەش دەدەینە دەست خۆتان بەڕاوێژ بێ لەگەڵ مامۆساکانتان بۆیە حڕەتی خۆتان هەبێ دڵی خۆتان لە گۆرانەکە هەبێ بەباشی حەستان لە چی لە گۆرانەکە بەوە بێ ئێمە لەو ڕنەوە هاوکارتانە بێ جەماعەت حەزەکەن گۆرانیە دووبارەکەمەوە لێرە مەقامێ یار 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 امان بغمزي ميك اب موضوع موضوعی سوشل میدیا لەگەڵتان دینە يلا يلا بغمزي چاوی مخموری سیاهی مستی می کردم یار 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 امان بما چی لیوی مستغنی لأنواعی مزی کردم امان امان هر دڵی شدڵێ ڕایحانی شین بووی لاناو چێکانی من قسەیەکت لێ داپرسم گەرمیانی دیان کوێستانی جوتمام کیساری سینە دێشە مامەی نێو بێستانی جوتمام کیساری سینەت شەمامەی نێو بێستانی گەنجەکان بەڕاستی ئەم ساڵ دەنگی زۆر زۆر باشە لە بیدایەتدا تەوەقعم وانە بوو لە دوای لە مەرحەلەی دووەم ڕاستی مثالەن گروپەکان هەندێکیان دەنگی زۆر خۆش من گروپی خۆم و عودەکەم زۆر زۆر بەدڵ بوو وەکو گروپ ینی تەنسیق دەنگەکانیان زۆر تەنسیق بوو پێکەوە
گروپی ئەخیر نازام ناویان چی بوو زۆر زۆر باش بوو بەنسبەت ئەو گروپی کە کاکاوکاری تێدا بوو ڕەئی خۆم گۆرانیەکە زۆر موفق نەبوون لەوەی کە توانای دەنگیان پێشاندا گۆرانێکی زۆر خۆش بوو بەڵام توانای دەنگیان تێدا دەرناکە و بەداخە خۆشیان و گلەیان هەبوو حەقی خۆیەتی بەڵام لێک جیابوونەوەی کارەکانیش بۆ شێوە دەبێ گروپەکان بەعام دەنگی زۆر باشی تێدایە دەنگی متەوەسطیشی تێدایە من ئەبێ سەریح بم لەوەدا چونکەم ئەو کەسەی کە سەر ئەکەوێت دەنگەکەی باشترە و حەزەکەم لە ئێستاشەوە بە هەمان بڵێم هیوادارم هیچ کەسێک دڵی نەشکێ ئەمە پرۆگرامێکە لە ئاخی دەبینن تەنها یەکە سەر دەکەوێ ئێمە بۆ یەک دەنگ دەگەڕین دەنگێکی تازە دەنگی لە کەس نەچێت هەڵبژاردننی گۆرانی زۆر ئەساسە بۆی توانای دەنگتان دەرکەوێت ئەوە لە هەموو شتێک گرنگترە یعنی یەک هەڵا ئێوە تووشی هەزاران کێشا بێت ینی بەڕاستی مشکلتان بۆ دروست دەبێت ئەگەر اختیارتان باش نەبێ هیوادارم اختیارتان باش بێ وی کە هیچ گۆرانێک هەڵە بژێرن بۆی بتوانن گۆرانێکە باش بڵن و ئەدای خۆتان پیشانی ئێمە